یەکێ لە خواناسان و زانا گەورەکان و خۆشەویستانی خوا ئیمامی ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێبێ سەیری ئەو ئیسلامە چەندێ جوانە چیمان پێ دەڵێت ئەفەرمێ ئەگە کەسێکم بینی دزی کرد یاخود زینای کرد ئەمە تاوانی گەورەیە ئێستا لێرە 250 بدزم لەوانێ زەربەتە حەیان بەرن ئەوە کێشەکەی ئێمەیە کێشەکەی ئێمە ئەوەیە نازانین عیب و عاری خەڵک سەترکەین یەکسەر حەیە بەرە بیشکێنەوە بەخوا سەری خۆشت دێت ڕۆژێک دێت خوای گەورە خۆت دەشکێنێتەوە هەر چاکەکانی تۆ بە بەرچاوی خۆتەوە کردوەتەنیت چاو زەقەی دێ بە بەرچاوی خۆتەوە چاکەکانی تۆ ئەدەن بەو کەسێک کە حەیات بردووە ئەوڕ و ڕۆژە خوازەریت دەکات ئەگەر لە دنیاشە باجەکەی نەدی ئیمامی ئەبوبەکر فەرمی ڕەزای خوای لێبێ ئەگەر کەسێکم بینی زینای دەکرد ئەگەر کەسێکم بینی دزی دەکرد ئەگەر هیچم دەست نەکەوێ یاخود کەسێکم بینی عارەق دەخوا ئەمە تاوانی گەورە نەفسێکان خوا ئێمە واین دووبارەی دەکەمەوە ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ ڕەزای خوای لێبێ ئەگەر کەسێکم بینی زینای دەکرد زیناکەرێکم بینی دزێکم بینی عارەقخۆرێکم بینی أفرمي لو لم أجد للسارق والزاني وشارب الخمر إلا ثوبي لأحببت أن أستره بي أجر تنها جلكي خم هبه جلكي خم لبري خم دا أكنو عيبكاني أشارمو با خلق نزاني دزي كردوا با خلق نزاني زيناي كردوا با خلق نزاني عرقي خوادو داي أبوشم بخوا أجر هيج ندسنا جلكاني خم دا أكنم بس بو يوك صحيينتشي أو إسلام تخوا كمان وين يما بابا خۆمان دابچینەوە ئیسلام دینی داپۆشینی عیب و عاری خەڵکە نەک ئابڕووبردنی خەڵک